بۆکرخەیەکە من دامانی هەڵبجە لەگەڵ پەیمانگای ئاڕاستەی نوێ پێکەوە ئەم ساڵ ئاهەنگێکی هاوبەش پێکەوە ئەنجامین بە بۆنەی کۆتاییاتنی وەرزی هاوین کە ئێمە لە وەرزی هاوینە هەردوو لامان پێکەوە خولی هاوینەمان هەیە بۆ مناڵ و قوتابیەکان کە ئەوانانی کە زۆر پێویستن پێمانوتون بۆ ئەوەی شان بەشانی مناڵەکانی تر بتوانن درێژە بە خوێندن بدەن و لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی و بەهێزمان کردوون بۆ ئەوەی هەست بەوە نەکەن کە ئەوانی توانای ئەویان نییە لەگەڵ مناڵەکانی ترا درێژە بە خوێندن بدەن و بە جیاواز لە ساڵەکانی تر ئێمە مناڵەکانی خۆمان نردووە پەیمانگای ئاڕاستەی نوێ بۆ ئەوەی پێکەوە شان بەشانی مناڵەکانی مناڵ ئاسایەکانی تر درێژە بە خوێندن ئەمانجمان لەوەی کە بێجگۆیلی کە بە بۆنەی کۆتایی هاتی وەرزی هاوین بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێ خوێندن ئاهەنگێکی خنجیلیان بۆ ئەنجامین بۆ نمایشکردنی کارەکان کارە دەستیەکان کارە هونەریەکانی قوتابیانی خانپیداریش تایبەت لەگەڵ قوتابیەکانی تر بۆ ئەوەی بیسەلمێنن بۆ هەموو کەس کە ئەوانی شان بەشانی مناڵەکانی تر ئەتوان کار و چەلاکی بکەن و ئەتوان درێژە بە خوێندن بدەن.